گروپی سەوزە ڕێکخراوەکان کە پێک دێت لە کۆمەڵێک ڕێکخراوی NGO سنووری ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ بۆ جاری دووەم کەمپینمان بەڕێوە برد کە دابینکردنی سەبەتەی خۆراکە لە جاری یەکەمدا 360 سەبەتە خۆراکمان دابین کرد لە سەری نیەت یەکەم ڕۆژە ڕەمەزاندا بەشمان کرد ئەو ڕۆژ نزیک بە 160 بەشە خۆراکەمان دابین کردووە دیارە ئەو هاوکاریانی ئێمە لەلایەن کەسانی هاوکار و پشتیوانی کەمپینەکە دابینکراوە پێشتر لەلایەن بەڕێوەبەری فەرمانگەکان و دەستگا و دامەزرا و فەرماندە و کەسایەتیەکان بوو ئەم جارش لەلایەن بەڕێز دکتۆر ڕێواز بەشێکی دابین کراوە. ئێستا هەموو خەڵکی هەرێمی کوردستان لە بارێکی زۆرفێکی خراپدایە و هەروەها خەڵک هەم لە ڕووی موچەوە باری گوزەرانی خراپە لە ڕووی با بڵێن بژێوی ژیان هەمووی بە شێوەیەکی گشتی پێویستیان بە کۆمەک و هاوکاریە هەرچەندە لە ڕاستیدا ئەم کۆمەک و هاوکاریە ناتوانێت ینی بۆ ماوەیەکی درێژیا بۆ با بڵێن پێداویستی هەمووی پڕکاتەوە.